گەڕەکی سیمی خاتوناوایە لە شاری هەولێر خەڵک کۆبوونەتەوە ڕێگری دەکەن لە بەستنی پێوەری زیرەکی کارەبا بەڵام هێز هاتووە بۆ ئەوەی پێوەری زیرەک بۆ ماڵان ببەسترێت. هێزەکی زۆری نایە هەری کوتەسە ژنان نابیکە ئەوەی یعنی قسەی بکەین داوای حەقی خۆمان بکەین. زێرەبانی لە سبەینەوە هەمووی هاتیە لە سیمی خاتوناوە خڕبوویتەوە چیامە داوا دەکەین قیرەکەمان لۆ بکرێ بەس حکومەت لە چاخی بەردینی دەژی لەو زەمانە ناژی دەرێ ئێرە لە بودجەدانیە باشە ئێرە لە بودجەدانیە ئەدێمە لە هەسارە چیدی دەژین ئەوە ناو جەرگەی شاریە. بەهۆی قیرتاونەکردنی گەڕەکەکەیان خەڵک ڕێگری دەکەن پێوەری زیرەکی کارەبا بۆ ماڵانیان ببەسترێت و دەڵێن پێویستیان بە قیر و ڕێگاوبانە نەوەک پێوەری زیرەک. داوا حەق مافی خۆمان دەکەین داوای ئەوە دەکەن ئێرەمان لۆ قیرکرێ ڕەسیفمانۆ بکرێتن کۆڵانیمە ڕەسیفشی لۆ نەکرایە بەس داوای حەقی خۆمان کردی و هیچ تێچکەش ئەمە داواکاری لە حکومەتی بە زووترین کار داواکاری لە قوبات تاڵەبانی بە زووترین کار بێتە سەخت ئێرەمان لۆ قیرکە تیم با لە کۆیە بێ لە سولێمانی بێ مهم ئێرەمان لۆ قیرکە. پەرلەمانتارێک پشتیوانی لە خەڵکی ئەو گەڕەکە دەکات و دەڵێت بەهۆی بیرروڕای سیاسی دانیشتوانی سیمی خاتوناوە سزا دەدرێن. ئەم هاوڵەتیانە پێیان وایە کە لە ڕووی سیاسیەوە سزا ئەدرێن. گەڕەچێک ئەگەر ئینتیمای سیاسی دیاریکرایی بۆ حیزبێکی دیاریکراو نەبوو لە سنتەری پایتەختی هەولێر ناکرێت لە ڕووی خزمەتگوزاریەوە سزا بدرێت. بۆ ئەمە بەستە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان چوەکو فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان هەموو ڕێکارێک پەرلەمانی ئەگرینە بەر داوا پشتیوانی تەواو لە داوا و داخوازی خەڵکی گەڕەکی سیمی خاتوناوە ئەکەین بۆ گەیاندنی خزمەتگوزاری پێویست بۆ گەڕەکەکان. 5 ساڵە دانیشتوانی گەڕەکی سیمی خاتوناوە داوای قیرتاوکردنی گەڕەکەکەیان دەکەن بەڵام بۆیان ناکرێت. دانیشتوانەکەی دەڵێن بەهۆی جیاوازی بیرروڕای سیاسیە خزمەتگوزاری بۆ ئەو خەڵکە دابین ناکرێت. هاوکەڕ عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.